شوێنی ڕووداوێکی هاتوچۆیە کە ڕۆژی 15 ئەم مانگە کچێکی پیادەڕە و ئۆتۆمبیلەیدا و بەهۆیەوە گیانی لەدەستدا. ئەو کچە پیادەڕەوە تەمەن 33 ساڵ بوو. لە دوای هاتنە دەرەوەی لە شوێنێک کە مەبەستی چاوپێکەوتنی کار ڕووی تێکردبوو، لەم شەقامە ویستبووی بپەڕێتەوە، بەڵام ئۆتۆمبیلەیدا و گیانی لەدەستدا. ئەم شوێنە هەمان ئەو شوێنەیە لە بازنەی مەلیک محموود کە ئەو کچە تێیدا گیانی لەدەستدا، بەڵام زۆر جار تیژڕەوی شۆفێر و پابەند نەبوونی پیادەڕەوان قوربانی لێکەوتۆتەوە. بەکارنەهێنانی هۆکاری پەڕینەوە وەک پرد و ترافیکی پەڕینەوە بۆتە هۆکاری ئەوەی نەخۆشخانەی شار ڕۆژانە زیاتر لە 15 حاڵەتی برینداری و گیان لەدەستدانی هاوڵاتی هەبێت. بەداخەوە ڕۆژانە ئەگەر بە تێکرا باسی بکەین، تێکرای معدەلی وەرگریت تا 10 بۆ 15 کەسی بەرکەوتە بە ڕووداوی هاتوچۆوە بە ڕووداوی ماتۆڕ و هەروەها بە ماتۆرسکیل دێتە ناو نەخۆشخانەکەمان. بەداخەوە ئەمەش بەهۆی پابەند نەبوونی هەم شۆفێرانەوە هەم هاوڵاتیانە. لەگەڵەوەی کە لە پارێزگای سلێمانی 27 ترافیکی پەڕینەوە و 9 پردی پەڕینەوە هەیە کە 6 پردیان کارەباییە و کار ئاسانیە بۆ پیادەڕەوان بە مەبەستی پەڕینەوە، بەڵام بەشێک لە شەقامەکانیش هێشتا هۆکاری پەڕینەوەیان بۆ دانەنراوە. ئەفسەرێکی هاتوچۆش ڕایدەگەێنێت بەشێک لە پیادەڕەوان ئەو ڕێگەیانە بەکار ناهێن و لەسەر شەقامە خێراکان دەپەڕنەوە و دەبنە قوربانی. دەبێت بیر لەو بکەینەوە شۆفێرێک کاتێکە ئۆتۆمبیل لێ دەخوڕێ دەشێ ئەو کەسێک کە لە شەقامەکە دەپەڕێتەوە کە سوکاری من بێ، کە سوکاری تۆ بێ، کە سوکاری خۆی بێ، مناڵی خۆی بێ، بۆیە دەبێ بە وریایی زیاترۆ مامەڵە بکە. کاتێکە هێمای گڵۆپێکی سوور دەبینێ لەسەر شەقامەکە دەبێ پابند بێ پێوەی و بۆستێت ئەو پەڕی کاتی خۆی لەو ترافیکە لەو شوێنەدا کە پیادەڕێوێک دەبێ بپەڕێتەوە خولەکێکە. بەپێی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی لە ساڵی 2020دا 174 کەس بە ڕووداوی هاتوچۆ گیانی لەدەستداوە کە شۆفێر و سەرنشین و پیادەڕەو بوون. لەو ژمارەیەش 53 کەسیان پیادەڕەوان بوون. لە مانگی یەکی ئەمساڵیشدا 9 حاڵەتی بریندار بوون و 1 حاڵەتی گیان لەدەستدانی پیادەڕەو هەبووە کە پیادەڕەوان بە پلەی دووەم دەبنە قوربانی ڕووداوەکانی هاتوچۆ لە دوای سەرنشینانەوە. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.